ئەمڕۆ دەست بە بەشی چوارەم لە یاری ئەکسی ئینفینیتی ئۆریجین دەکەین هاوڕان. ئەمڕۆ کۆتایی بە یاری ئەکسی ئۆریجین دینم واتە بەشی چوارەمە، بەڵام کۆتایی چۆن ئازیزان تاکو سیزنی یەکەم دێوە من بەشی پێنجەم لە سیزنی یەکەم لە یاری ئەکسی ئینفینیتی دەست پێکەم. بەڵام ئەمڕۆ کە بەشی چوارەمە کۆتا بەشە بۆ ئەوەی ئێوە بتوانن، چونکە زۆر کەس پرسیاری کردبوو کە ئێمە چۆن بتوانین ئەو ئەکسیانە کە ئایا کە بەدەستمان هێنەوە یاخود کڕیمانە ئایا چۆن دەتوانن بفروشن و هەروەها چەند زانیاریەکی تری گرنگ سەبارەت بە یاری ئەکسی ئۆریجین کە لە کۆتا ڤیدیۆی بەشی ئالفای ئەکسی ئۆریجین بۆ ئێوە شەرحەکەم. بەناوی خوا سلااو هاوڕان، هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بووە بەڕێزانەکە یەکەم جارە ئەو چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن درەوە ئەلێکترۆنیەکەم و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدە کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنیشتش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. بێ یەک و دو ئازیزان ئەچینە سەر بابەتی ئەسڵیان ڤیدیۆیە. کاتێک کە چیتە سەر بەشی ئینڤێنتۆری پێشەوەی ئازیزان من 3 ڤیدیۆ پێشەوەی ئەو بەشانە بۆی شەرح بکەم. من 3 ڤیدیۆ سەبارەت بە ئەکسی یاری ئەکسی ئۆریجین بڵاوم کردیتەوە، ئەکسی ئینفینیتی ئۆریجین. بڕۆ سەیری ئەو 3 ڤیدیۆ بکە کە زۆر گرنگە کە چۆن دەتوانی ئەکسی بکڕی و هەروەها چۆن دەتوانی ئەکانتی یاری ئەکسی ئینفینیتی دروست بکەی و چەند زانیاری گرنگ لەم 3 ڤیدیۆیە لەم 3 ڤیدیۆدا هەیە کە ڤیدیۆی 52 51 و 50 بەشی شەشەمە. پێویستە تۆ سەیری ئەم 3 ڤیدیۆ بکەیت اینجا بیت، سەیری ئەم ڤیدیۆ بکەیت دووبارە. کاتێک کە ئەچیتە سەر بەشی ئینڤێنتۆری لێرانە ئەکسیەکانت پیشانەدا کە چەندت کڕیون. من هەلەکم کرد ئازیزان لە ڤیدیۆیەکە کە گوتم بەشی ئەکتیڤیتی واتە تۆ پاداشی وەرەگری، نەخێر، بەشی ئەکتیڤیتی ئەوەت پیشانەدا کە چەند ئەکسیت کڕیوەوە و بڕی ئەو پارەی کە پێت داوە بە ئێتریوم لێرانە پیشانتەدە یەک بە یەک. بۆ ئەوەی تۆ ئەکسیەکانت بفروشی ئازیزان لێرانە کاتێک کە چیتە سەر ئینڤێنتۆری و هەر ئەکسیەک کە تۆ کلیکەکەی بۆ ئەوەی بفروشی لێرانە سێل هەیە. کلیک لەسەرەکەی و سێلەکەی با لەسەر فیکسد پرایز بێ مەگوڕن ئازیزان و لێرانە بڕی ئەنووسی. واتە ئەگەر ئەکسیەکت بە 0.3 ئێتریومت کڕبی ئەتوانی هەتاکو 4-5 ئێتریومی دابنێ. بەڵام ئەگەر بە نرخی خۆی کە ئەو نرخی کڕیوتت کەمێک ئەتەوێ سوودی بکەی بە 1-2 ڕۆژی دەفروشی لە ناو مارکێت پلیسی. لێرانە نرخی دانێ و ئەو تیکەی داگری و دواتر کامفێرمیەکەی و ئەو ئەکسیەتە چیتە ناو مارکێت پلیسی ئەکسی ئینفینیتی و دەفروشرێ ئەگەر نرخێکی ماقولت دانابێ. بۆ ئەوەی ئازیزان نرخێکی ماقول دانی بە ئەوەی بفروشرێ هەروەکو گوتم کاتێک کە چیتە سەر بەشی داشبۆرد ئینڤێنتۆری لێرانە بوون من ئەگەر ئەکسی ببورن لە بەشی ئەکتیڤیتی لێرانە ئەتوانی کەمێک گرانتر دانێ یاخود ئەکسیەکانتان ڕابگرنەوە هەتا NFT ئێوە ئازیزان سەرمایەی ئێوەیە هیچ لێی مەترسن ڕایگرن تاکو ئەکسی گرانە بێ و دڵنیا بن کە سیزنی یەکەم بێت ئەکسیەکان زۆر گران دەبێ و ئێوە ئەو کاتی دەتوانن بە باشترین نرخ بفروشن. واتە ئەو ئەکسیانە دارایی ئێوەیە هەتایە و هەر کاتێکە بتانوێ ئەتوانن لە بەشی ئینڤێنتۆری کلیک لەسەر ئەکسیەکەی بکەن و بچنە سەر بەشی سێل هەروەکو بۆیان شەرح کرد ئەتوانن بفروشن. بەم شێوەیە ئاسانە. و چەند شتی تری گرنگ ئازیزان کە ئەچینە سەر بەشی مارکێت پلیس بۆ ئەوەی چەند شتی گرنگ بۆ ئێوە شەرح بکەم. هەر ئەکسیەک ئازیزان هەر ئەکسیەک زاد و وەلەدیەکە واتە چون واتە منداڵی لێ دروست دەبێت. ئەمەش چۆن لێرە ناکرێم بۆ ئێوە بدەم ئازیزان چونکە ئەم شتە ئەگەر تو ئەکسیەکە تەبیەتوانی زاد و وەلەدی پێ بکەی واتە ئەکسی تر پێ دروست بکەی کاتێک کە SLP بەدەستدێنی کە لە سیزنی یەکەم ئەوە بەردەست دەبێت واتە وا باشرم لە سیزنی یەکەم باسی زاد و وەلەدی ئەکسیەکان بکەم چونکە لە ئالفا هەروەکوازانن کە ئێستا زاد و وەلەدی ناکرێت تەنها نسخەی ئالفایە ئەگە سیزنی هات لەوێ ئێوە ئەتوانم بە
SLP یکسره بچن زاد و ولد به NFT اکانتان بکن. بو نمونه هر NFT اتوانه 7 مندالی ببه. هر عکسی یک دتوانه 7 مندالی ببه. بو نمونه هم عکسی عزیزان. هر اکو دین خاره و 1 2 3 4 5 5 مندالی لوی بوه. دوی تر ما واتا لکرین عکسی اکانش آگاتان لبی هرچند کمتر مندالی بوبه باشتره. واتا هر عکسی یک دتوانه دوباره یکم 7 مندالی ببه یا خود 7 زاد و ولدی بکد که عمل سیزن یکم چون که حتی کو سیزن یکم دست بینه که من ناتوانم لیرانه بوی و شرح بکم که چون بتوانم بچن براستی او عکسی که هیتت زاد و ولدی پیب کی و عکسی اکانت خانواده عکسی اکت زیادتر بکی. شتێکی زۆر سەیرە عزیزان بەڕاستی دنیای تەکنەلۆژی بەرەو شتێکی زۆر گەورە دەڕوە کە لەلایەکەوە ئەو یاریە تەکنەلۆژیانە کە ئێستا دێن دەرامەدێکی باش ئەگەر بەڕاستی یاریزان بی دەتوانێت ڕۆژانە 89 دلاری لەو یاریانە پارەی بەدەست بهێنی و زۆر شتی تری گرین کە لە داهاتوودا بەڕاستی من بۆ ئێوە بڵاوەکەمەوە لە ڕێی ئەو چەنێلەوە بۆ ئەوەی ئێوە زیاترین قازانج بکەن و من سەربەرزانە و سەربەرز دەبم کە بەڕاستی تاکێکی کورد لە ڕێی ڤیدیۆکانی منەوە ژیانی بگۆڕێ. بەڵێ ئازیزان ئەمە بەشی چوارەم کۆتا بەشی لە نوسخەی ئالفا بوو کە بۆیەوەم دروست کرد چاوەڕێی سیزێنی یەکەم دەکەین لە یاری ئەکسی ئۆریجین ئینفینیتی ئۆریجین بۆ ئەوەی من بەشی پێنجەم و شەشەم و هەفتەم و بگرە تا کۆتایی بۆیەوە لە ئەکسی دەست پێ بکەمەوە. بەڵێ ئازیزان گەشتینە کۆتاییان ڤیدیۆیە سوپاسی ئێوەکەم کە بینەری ئەم ڤیدیۆی بوون. هەر ڕەخنە کۆمنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆە لە چەنێلی یوتیوب بوون بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.